بەردەوامن ساڵانە قۆناغەشتی ئەخۆڕین و کۆڕنە و قۆناغەچێ دی لێرەوە ئێمە ئاهەنگی دەرچوو لە قۆناغت و قۆناغەچێ دی لەومان کردن لێرەوە زۆر سوپاسی ئەو مامۆستا بەڕێزانە بەخشانە و دڵسۆزانە هاوکار بوون لە پێڕاندنی ئەم خولە و زۆر سوپاسی ئەو دایک و باوکە بەڕێزانە شەکەم کە متمانیان بەوە کرد و ئێمەیان بە شایانی ئەوە زانی کە منداڵەکانی خۆیان تەسلیمی ئێمە بکەن ئینشاڵڵا لە جێ متمانەی ئەوەندا بێت طبعا دەستگای نووری حکمە ضرورەتە لە ئێستادا لە بەرامبەر ئەو هەموو ئەعلامە فاشلیەی علمانیەت کە کار دەکاتە سەر تێکدان و لە خشتەبردنی کۆمەڵگا ئێمە خۆمان بە بەدیری ئەوان ئەزانین کە کار بکەین لەسەر بنیاتنانی کۆمەڵی بنیاتنانی پەروەردەیەکی درستی نەوەکانمان. سەرەتا بەناوی خودای بەخشندەی میهرەبان کە سپاس بۆ خودای گەورە کە ئاستی دووەم تەواو بوو دا جێگای خۆیەتی کە سپاسی هەموو مامۆستا بەڕێزەکان بکەین و بە هەر شێوەیەک بێ هاوکاریمان بوون و داوا لە خودای بەخشندەی میهرەبان دەکەم کە پاداشتی چاکەکەیان بداتەوە لە ڕۆژێ هیچ شتێ بەهانای بەندەوە نایە تەنها چاکە نەبێت. اللهم الآمين. لێرەدا بەجێ ئەمین دوو خەڵکێکی دیکەوە پێشەن بۆ ئەکەین یەک چیرۆکەوە جێڕۆ و کۆتایی بە سمینارەکەی دینی ئەوێش کەسێک لە کۆنجۆی لە ناوی هەزارەمین جار توانی سەرکەوتوو کەوات ئەگەرە دووشت لە دەرسەچی خراپبوو یان نەتوانی مێشکی وەربگریت ئەتوانی پێداچی پێشەن یعنی نمودە بن لە کۆمەڵگەدا وەنیە کەوات ئێستا ئەمن چار خاڵ و پێ ئەرێم سەرەتا سوپاس کەناڵەکەتان دەکەم و سوپاسی هەموو مامۆستایان دەکەم کە توانیویانە لەو ماوەیەدا قورئانی پیرۆزمان فێر بکەن و پێمان لەبەر بکەن و لە ڕێگەی کەناڵی پێیانەوە بە هەموو قوتابیان دەڵێم کە بتوانن سەردانی دەستگای نووری حکمە بکەن بۆ لەبەرکردنی قورئان و فێرکردنی بە جوان خوێندنەوەی. سپاسی دەستگای نووری حکمە دەکەم و سپاسی مامۆستایان دەکەم خوددا پاداشتیان بداتەوە خوددا بیان کەتە باشتەوە دەرگای باشتیان لەسەر بکاتەوە. سڵاو لە تۆ بژاردەی خوا سڵاو ئەی خۆشەویستی خوا ئەی پەیامبەری ڕەحمەت دڵمان ڕاپێناوکە ئەی تکاکاری ئومەت گیان و ڕۆحی داتە لا تاریکی شەوزن گشتمان لاوەداتە گشتمان لاوەداتە خۆشەویست ئەی نووری چاو ئەمین گیانە هاتووما دەرگای پیرۆزت سەرە خوارێ میهری تۆی ساری سەرم خۆشەویست گیان سەلامی خوا لەسەر بێ بێمان